ئازادی ڕۆژنامەگەری گرێدراوی کۆمەڵێک بنەما و کۆڵەکەی گرنگن بۆ فراهەمکردنی کەشێکی شارستانی زیندوو تا ئازادی بڵاوکردنەوە و ڕۆژنامەنووسان و ناوەندەکانی پتر دەستکراوە بن، بەڵام کاتێک یاسا و جەنگ و پێشێلکاریەکان دەبنە بەرهەمهێنەری توندوتیژی بۆ دەمکوتکردن و کوشتن و بندکردنی ڕۆژنامەنووسان و داخستنی بڵاوکراوەکانیان، ئیتر جیهان لە بەردەم ئەم کارە ساتەدا بەرپرسیارە. ڤانیسا تاکار سەرۆکی ڕێکخراوی فریدۆم هاوس دەڵێت بارودۆخی ڕۆژنامەنووسان زۆر لە مەترسیدایە. بەداخەوە هەواڵەکان زۆر خراپن. ئازادی ڕۆژنامەگەری و بەڵاوکردنەوە لە نزمترین ئاستی جیهانی خۆیدایە لە 2004دەوە. ئەمە خراپترین دابەزینە لە ماوەی ئەم 10 ساڵەی دواییدا. دۆخێکە بەرەو خراپتر و خراپتر دەڕوا، هەتا خێراتر لەوەی کە لە پێشدا هەبووە. لە دوای هێرشکردنە سەر ئۆفیسی ڕۆژنامەی چارلی ئەبیدۆ بە پێی راپۆرتی ساڵانەی پەیامنێرانی بێسنوور، فەڕەنسا لە 2015دا بوو بە سێمین ناوچەی کوشندە بۆ ڕۆژنامەنووسان، بەڵام زۆرێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونەتە زۆنی کوشندە بۆ ڕۆژنامەنووسان و میدیاکاران. بە پێی ئەم نەخشەسازیە، پێشێلکاری و توندوتیژی و کوشتن بوونەتە ئافاتێکی گەورە بۆ ڕۆژنامەنووسان. بەڕێوەبەری گشتی پەیامنێرانی بێسنوور کریستۆفەر دیڵوار پێی وایە ئاستی مەترسیەکە جیهانیە. Si on regarde bien les chiffres, ce dont on s'aperçoit ئەمڕۆ ئەگەر ڕۆژنامەنووس بیت، هەرچەند ئەگەر خوێنەران و گوێگرانت لە وڵاتەکەی خۆتدا بن، ڕۆژنامەکە تەنها لە وڵاتەکەدا بفرۆشرێت، ئەوە تۆ لە ڕێی بەدکارەکانەوە لەلایەکی دیکەی وڵاتەکەتدا دەکەویتە مەترسیەوە. گروپە ئاینیە تونڕەوەکان تۆ دەخەنە لیستی ڕەشەوە، دواتر خەڵکانێکی تر هەڵدەکوتنە سەر و دەتکوژن. بە پێی راپۆرتە جیهانیەکانی ئەمنستی و پەیامنێرانی بێسنوور و وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ماڵی ئازادی و دوایەمین راپۆرتی ڕێکخراوی بەرگری لە ڕۆژنامەنووسان ئاماژە بەوە دەدات کە لە ساڵی 1992 تا ئێستاکە 1189 ڕۆژنامەنووس کوژراون. هاوکات تورکیا و سووریا و عێراق و ئێران و رووسیا و چین و وڵاتانی دیکەی ناوچەکە هەر یەکەو بە شێوەیەک کوشندەترین زۆنەکانن بۆ ئازادی ڕۆژنامەگەری، بەڵام تورکیا لە ئاستێکی ترسناکدا دژایەتی بڵاوکراوە و ڕۆژنامەنووسەکان دەکات. جان دۆندار سەرنووسەری ڕۆژنامەی جمهوریەتی تورکیا دەڵێت ئەم هەڕەشانە namantırsiyenen. Bir habercilik suçundan, bir haber yayınlamak suçundan بەتاوانی زانیاری و زانیاری بڵاوکردنەوە من بە 5 ساڵ و دەماک زیندان حکم دراوم و هەردەمیش بە 5 ساڵ زیندانی. ئامانجیم حکومات تەنها ترساندنمان نییە، بەڵکو بێدەنکردمانە. ئەم فیشەکە تاکەمە بەستێکی هەیە، ئەویش بێدەنکردمانە، ترساندنمانە بۆ ئەوەی ڕۆژنامەکەمان بەردەوام نەبێت. هاوکات ئەمە پلانێکە بۆ ئەوەی ترس بخۆڵقێنن بۆ نووسین و قسەکردنەکانی هەمومان و بۆ تەواوی میدیای تورکیا. ئایا پاش بڵاوکردنەوەی ئەو هەموو راپۆرت و پێشێلکاریانە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و میدیاکان ئەنجام دراون، چ نەخشە و پلانێکی شارستانی و مرۆڤدۆستانە لە ئارادایە بۆ بەرگرتن لە توندوتیژی و سەرکوتکردن و ڕاوەدونان و کوشتنی ڕۆژنامەنووسان؟